دووهەم ئەو ڕۆژانەی سونەتن بگیرێن. سنت طبعا زۆرن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەشەڵانی گرتووە کە کورد پێ لە شەشەڵان 6 ڕۆژ لە مانگی شەوال کە یەکسەر دوای ڕەمەزانە جگە لە یەکەمین ڕۆژی کە جەژنە، چکە لە جەژنە نابێ بە ڕۆژوو بێ، واتە یەکەم ڕۆژەکەی نابێ بە ڕۆژوو بێ، بەڵام دووەمەوە توانی. دووهەم ڕۆژی عارفە بۆ غەیری ئەو کەسی کە لە حەجە، ئەنیە کەسانە کە ئەچن بۆ حەج ئەوان لەوێ نایگرن، بەڵام خەڵکی تر کە لە حەج نییە سونەتە بۆی بیگرن. سێهەم ڕۆژی عاشورا. عاشورا طبعا لە عەشرەوە هاتووە تە دە کە دەی محەڕەمە، محەڕەمیش یەکەمین مانگی کۆچیە. دەی محەڕەم ڕۆژی قوتاربوونی سەیدنا موسایە عەلەیهی سەلام لە دەست فیرعەون. هەروەها ڕۆژێک پێش عاشوراکەش یان ڕۆژێک دوای عاشوراکەش، یعنی تاسوعا کە پێوترە تاسوعا واتە ڕۆژی پێشووتر، و ڕۆژی دواتریشی کە 11هەم ڕۆژی محەڕەمە بیگرێ هەر سونەت، بۆ ئەوەی عاشوراکە بە تەنیا نەگرێ کە جوولەکەکان لەو ڕۆژەیە بە تەنیا بە ڕۆژوە بن. چوارەم ڕۆژانی دووشەمە و پێنجشەمەی هەموو هەفتەیەک ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تیانە بە ڕۆژوو بووە. پێنجەم ڕۆژە ناڕۆژێک ئەتوانە ڕۆژێک بە ڕۆژوو بێت و ڕۆژێک بخوا، طبعا جگە لە ڕەمەزان، چکە ڕەمەزانە بێ هەمووی بگرێ. ئەم ڕۆژە ناڕۆژە پێوترێ ڕۆژووی سەیدنا داود سەلامی خوای لێ، کە ڕۆژێکی خوارد و ڕۆژێ بە ڕۆژوو. ڕۆژانی سپی ئەیام البیض کە بریتیە لە 14 و 15 و 16 هەموو مانگێکی عەرەبی، مەسەڵەن 14 و 15 و 16 محەڕەم، 14 و 15 و 16 ڕەجەب، سەفەر، ڕەبیع الأول، ڕەبیع الثانی و هەروەها تاکو ئەگاتە ذی الحیجە. حوتەم نۆمینەی حاجیان، ئەمەش کە کورد پێڵێ نۆمینەی حاجیان، نۆڕۆژی یەکەمی مانگی ذی الحیجەیە کە حاجی لە حەجدان. هەشتەم زۆرترین ڕۆژانی محەڕەم و شەعبان. طبعا لە هەموو مانگەکانی ترشە هەرەتوانە بە ڕۆژوو بێ، سونەت هەروەکو وتمان، یعنی دووشەمە و پێنجشەمان ژەتوانێ، 14 و 15 و 16 مانگی ژەتوانێ، بەم شێوەیە بەردەوام بێ لەسەر سونەتەکان. کەوابوو سونەت بۆ خۆی دوو جۆرە، جۆرێکیان فەرزن، فەرزەکە وەکو ڕەمەزان، ڕۆژوی نەزر، کەفارەتی جیماع، کەفارەتی قەتڵ، و هەروەها ئەو ڕۆژانی ترش کە سونەتن ئەمانەی کە باسمان کرد.